سڵاوم کاتتان باش ئازیزان و خۆشەویستان بە یارمەتی هاوڕانی هاوکارم لە خزمەتتاندایم بۆ گەشتی هەواڵەکانی سەرلەبەیانی ڕۆژی چوارشەممە سەرەتا سەردێڕی گرنگترین هەواڵەکان. ئاگربەستی لەرزۆکی نێوان ئیسرائیل و ئێران و ئەگەری هەڵگیرسانی شەڕێکی تر، کۆبوونەوەی بنەماڵەی بەندکراوانی مەحکوم بە ئێعدام لە چەند شار، بەیانیەی بەندکراوانی مانگرتوو لە کارزاری سێشەممانەی نا بۆ ئێعدام، بەیانیەی ڕێکخراوە سەربەخۆ کرێکاریەکان دژ بە شار، دەست بە سەرکردنی حەوت شارۆمەند لە هەمەدان و ئیسفەهان، واگیان لە دەستانی بەندکراوێک لە گرتووخانەی ئیتلاعاتی سوپای کرماشان. ئاگربەستی لەرزۆکی نێوان ئیسرائیل و ئێران و ئەگەری هەڵگیرسانی شەڕێکی تر. پاش دەستپێکی ئاگربەستی نێوان ئیسرائیل و ئێران، دوو موشک بە ئاراستەی شارەکانی ئیسرائیل تەقێندرا و وەزیری بەرگری ئیسرائیلیش فەرمانی بە هێرش بۆ سەر ئێراندا. بەڵام دۆناڵد ترامپ وێڕای دەربڕینی ناڕەزایەتی لە شکاندنی ئاگربەست لەلایەن هەردوولا داوای لە ئیسرائیل کرد کۆتایی بە هێرشەکانی بێنێت. پێش دەستپێکی فەرمی ئاگربەست بایپاستەران لە وڵامی بوردمانە قورسەکانی ئیسرائیل بە 14 موشک هێرشی کردە سەر شارەکانی نەقێب و بائێر شەعب لە ئیسرائیل و لە ئەنجامی ئەو هێرشەدا 8 کەس کوژران و 30 کەس بریندار بوون. بە دوای دەستپێکی ئاگربەست دوو موشک بەرەو ئیسرائیل هەڵدرا، بەڵام لەلایەن سیستمی بەرگری ئاسمانیەوە تەقێندرایەوە. ئەرتەشی ئیسرائیل خۆی بۆ هێرشێکی قورس ئامادە کرد، بەڵام بە ناوبژێوی ترامپ چەند ئامانجی هێمایی کۆماری ئیسلامی لە تاران و بولسەر و ڕامسەر کرای ئامانجوو فڕۆکەکان گەڕانەوە. بە پێی زانیاریەکان لە هێرشەکانی دووشەممە ئیسرائیل بۆ سەر تاران و ئاستانەی ئەشرەفیە، دوو زانای ئەتۆمی بە ناوەکانی محەممەد ڕەزا سەدیقی و ئەسقەر هاشمی تەبا و هاوژینەکەی کوژراون. هەروەها لە ئاستانەی ئەشرەفیە 9 کەسی مەدەنی گیانیان لەدەستا و 33 کەسیش بریندار بوون. لە هێرش بۆ سەر بنکەکانی سپا لە کەرەج بەلانی کەم 20 بەرپرس و ئاخوندی حکوومەتی کوژراون و دەیان کەس بریندار بوون. شایانی باسە کە جێگری سەرۆکی ئیتلاعاتی فەراجا بە ناوی عەلیڕەزا لۆتفی لەلایەن ئیسرائیلەوە تیرۆر کراوە. کۆبوونەوەی بنەماڵەی بەندکراوانی مەحکوم بە ئێعدام لە چەند شار. ڕۆژی سێشەممە سەی پوشپەڕ بنەماڵەی کۆمەڵێک لە بەندکراوانی مەحکوم بە ئێعدام لە چەند شاری ئێران لە بەردەم بەندیخانەکانی ڕژیمدا کۆبوونەوە و خوازیاری هەڵوەشانەوەی سزای سێدارە بوون. هاوکات لەگەڵ کارزاری سێشەممانەی نا بۆ ئێعدام بنەماڵەی کۆمەڵێک لە بەندکراوانی مەحکوم بە ئێعدام لە تاران و چەند شاری دیکەی ئێران لە بەردەم بەندیخانەکانی کۆماری ئیسلامیدا کۆبوونەوە و بە بەدەستەوەگرتنی پلاکارد و وێنەی ئازیزانیان خوازیاری هەڵوەشانەوەی سزای سێدارە و ئازادی بەندکراوانی سیاسی بوون. بەیانیەی بەندکراوانی مانگرتوو لە کارزاری سێشەممانەی نا بۆ ئێعدام، هاوکات لەگەڵ 74مین هەفتەی کارزاری سێشەممانەی نا بۆ ئێعدام بەندکراوانی مانگرتوویە و کەمپەینە بەیاننامەیەکیان بڵاو کردەوە و تێیدا خوازیاری کۆتایی هێنان بە شەڕ و ئێعدام بوون. لە بەشێکی ئەو بەیاننامەیەدا هاتووە ئێمە بە تونترین شێوە هێرشی ئاسمانی بۆ سەر خەڵکی مەدەنی، زیندان و نەخۆشخانەکان مەحکوم دەکەین و خوازیاری کۆتایی هێنان بە سەرکوتگەریەکانی ڕژیم لە ژێر سایەی شەڕداین. پێشتر سەبارە سپەڕوودانی شەڕ، چوونە سەرەوەی ئاماری ئەعدام و تۆندبوونەوەی سەرکۆت هۆشتارماندا بوو، بەڵام کەس بایەخی پێنەدا و ئیسرائیل لە هێرشێکی وەحشیانەدا بەندیخانەی ئەڤینی کردا ئامانج. لە ئەنجامی ئەو هێرشەدا کۆمەڵێک سەرباز بنەماڵەی بەندکراوان و فەرمانبەری بەشی ئیداری و دەرمانخاران کوژراون و بریندار بوون. هاوکات بەشێکی زۆر لە بەندکراوان بۆ شوێنی نادیار و زیندانەکانی دیکە گوازراونەتەوە. هێرش بۆ سەر زیندان پێچەوانەی یاسای نێودەوڵەتیەکانە و تەنیا یانی کەسانی بێدفاع دەخاتە مەترسیەوە. ئێمە داوا لە حکوومەت دەکەین کۆتایی بە شەڕ و سەرکوتگەری بێنێت بە وێڕای هەڵوەشانەوەی سزای ئێعدام بەندکراوانی سیاسی ئازاد بکات. بەیانیەی ڕێکخراوە سەربەخۆ کرێکاریەکان دژ بە شەڕ. کۆمەڵێک لە ڕێکخراوە سەربەخۆ کرێکاریەکانی ئێران لە بەیاننامەیەکی هاوبەشدا هێرشەکانی ئیسرائیل و ئەمریکا بۆ سەر ئێرانیان بە توندی مەحکوم کرد و خوازیاری ڕاگررتنی شەڕ و چاکسازی لە ژیان و مەعیشەتی خەڵک بوون.
لە بەشێکی ئەو بەیاننامەیەدا هاتووە خەڵکی زەحمەتکێشی ئێران ناوەڕۆکی شەڕ دەناسن و هیچ کات فریوی قسەی سەڵتەنەت خوازەکان و ئەو حیزبانەی لە بناوی کرێکارانەوە سوێندیان خواردووە بەڵام لەژێر ئاڵای ئیسرائیل و ئەمریکا موژدەی ڕزگاریەدەن ناخۆن. کرێکاران و زەحمەتکێشان هیچ داهاتێکی هاوبەشیان لەگەڵ ئەمریکا و ڕژیمی ئیسرائیلدا نییە و لەژێر سایی دەسەڵاتی کۆماری ئیسلامیدا هیچ داهاتوویەکی ڕوونیان نابێت لەو ڕۆ ڕێگەی ڕزگاری خۆیان بە سەرکەوتن یان شکستی هیچ یەک لەلایەنەکانی شەڕەوە نابەستنەوە. شەڕ ڕێگە لە چالاکی و یەکگرتووی کرێکاران دەگرێت و مەعیشەتی ئەو چینە زەحمەتکێشە دەخاتە مەترسیەوە بە بوونەوە داوای کۆتایی هێنان بە شەڕ و ئازادی هەموو چالاکانی سنفی کرێکاری و مەدەنی دەکەین. دەست بە سەرکردنی حەوت شارۆمەند لە هەمەدان و ئیسفەهان. ڕۆژی دووشەممە 2 پوشپەر 6 کەس بە تۆمەتی هاوکاری لەگەڵ ئیسرائیل لە هەمەدان و شارۆمەندێکی بەهایی لە ئیسفەهان لەلایەن هێزە ئەمنیەتیەکانەوە دەست بەسەر کراون. بەوتەی هێزە ئەمنیەتیەکان 6 کەس بە تۆمەتی هاوکاری ئیسرائیل لەو پارێزگایە دەست بەسەر کراوە. تا کاتی داڕشتنی ئەم هەواڵە زانیاریەک لەسەر ناسناوی دەست بەسەرکراوان بڵاو نەکراوەتەوە. لەلایەکی دیکەوە شارۆمەندێکی بەهای خەڵکی ئیسفەهان بە ناوی نەوید تەشەککوڕ بە هۆکارێکی نادیار لەلایەن هێزە ئەمنیەتیەکانەوە ڕفێندراوە و هیچ زانیاریەک لەسەر چارەنووسی لەبەردەستانیە. یان لە دەستانی بەندکراوێک لە گرتوخانەی ئیتلاعاتی سوپایی کرماشان. ڕۆژی یەکشەممە 1 پوشپەر شارۆمەندێکی خەڵکی کرماشان بە ناوی فواد عەلیخانی تەمەن 41 ساڵ لە ژێر ئەشکەنجەی سەرکوتگەرانی ئیتلاعاتی سوپا گیانی بەخت کرد. بەوتەی سەرچاوەکانی هەواڵ فواد عەلیخانی لە یەکێک لە بازرگانەکانی پشکنینی شاری کرماشان هەڵبەت بازگەکان ببورن لەلایەن ئیتلاعاتی سوپای پاسدارانەوە دەست بەسەر و بۆ گرتوخانە گوازراوەتەوە. ناوبراو لە ژێر ئەشکەنجەی سەختدا گیانی لەدەستاوە و ئیتلاعاتی سوپا بۆ ڕادەستکردنی تەرمەکەی پەیوەندیان بە بنەماڵەکەیەوە گرتووە. ڕفاندنی 117 هاوڵاتی لە پیرانشار و کرماشان. لە ڕۆژانی ڕابردوودا 2 هاوڵاتی خەڵکی پیرانشار بە ناوەکانی یوسف بازرگان و ناسح ئەزەن هەروەها 115 شارۆمەندی خەڵکی کرماشان لەلایەن هێزەکانی حکوومەتەوە دەست بەسەر کراون. بەپێی راپۆرتەکان هێزە ئەمنیەتیەکانی ڕژیم بەبێ بەڵگەی قەزایی هێرشیان کردووەتە سەر ماڵی یوسف بازرگان و ناسح ئەزەن و ئەو 2 شارۆمەندەیان بە تند و تیژیەوە دەست بەسەر کردووە. لەلایەکی دیکەوە 115 کەس لە شاری کرماشان بە تۆمەتی تێکدانی بیر و ڕای گشتی لەلایەن ئیدارەی ئیتلاعات دەست بەسەر و 54 کەسیان پاش لێپرسینەوە بە دانانی بارمتە ئازاد کراون. دوا هەواڵمان سەبارەتە بە گیان لەدەستانی 4 پزیشک لە هێرشەکانی ئیسرائیل بۆ سەرتاران. بەپێی زانیاریەکان لە ماوەی 12 ڕۆژ هێرشی ئیسرائیل بۆ سەر ئێران 4 پزیشکی پسپۆر و 4 کارمەندی مانگی سوور گیانیان لەدەستاوە. بەپێی راپۆرتی ڕێکخراوی بێهداشت و دەرمانی ئێران لە هێرشەکانی ئیسرائیل بۆ سەرتاران 3 نەخۆشخانە، ئامبڵانس و ڕێکخراوی مانگی سوور کراوەتە ئامانجوو بۆ هۆیەوە 4 کارمەندی مانگی سوور لە کاتی ڕزگارکردنی خەڵک لە ژێردار و پردوودا گیانیان لەدەستاوە. هەروەها 4 پزیشک بە ناوەکانی دکتۆر محەممەد حسین عەزیزی پسپۆری گوێ هەڵق و بینی، دکتۆر زۆهرە ڕەسووڵی پسپۆری ژنان و منداڵبوون، دکتۆر مەرزی عەسکەری پسپۆری منداڵ و دکتۆر مەریام حەجاری داوابسەری دەندان پزیشک واتە دەندان پزیشک بووە گیانیان لەدەستاوە. بەڵێ ئازیزان گەشتی هەواڵەکانی سەر لە بەیانیتان پێشکەشکرا. کاتێکی خۆش بۆ هەموو لایەکتان.